منداڵەکان نەکڕن دەیاچی منتانێدێ ئەگە سۆراکیشتان لۆ دەرچوو فرێدن ئایا نسیبم کڕێ ئەو سۆرام لۆ دەرچوو لەسەر هاتمەوە لە خۆمدا لە لێوم ڕاست بۆم لێ هەردەچام هەموو ئەستور بوو. ئەدی ئێستا چۆنی باشتری؟ باشتر قەلبیشم هەموو گرتیتی. قەلبیشت گرتیتی؟ ئەدی چێ دکتۆری دکتۆر چی گوت؟ دەرزیان لێدام سێ دەرزیان لێدام شڕۆی شادامی. باشە ئەدی داواکاریت چییە تو؟ ئەمە داواکاریم هەیە منداڵەکان نەکڕن دەیاچی منتانێدێ ئەگە سۆراکیشتان لۆ دەرچوو فرێدن. ئەدی داواکاریت هەیە ئیت کە داواکاری لە چێ هەیە؟ ئەوەی کە لە حکومەتی حکومەت چ لێ بکات؟ کرد بانەی دۆنێ لە ئەو شتانەش بفرۆشن. بەهۆی سوراوێکەوە کچێکی تەمەن 5 ساڵ ژەهراوی بوو. ئێستا من لە شاری هەولێرم چەند ڕۆژێک بەر لە ئێستا کچۆڵێکی تەمەن 5 ساڵ بەهۆی بەکارهێنانی سوراوێک کە لە یانی سیبێکەوە دەرچوو بوو ژەهراوی بوو دیارە ئەو کچە ئەو سوراوەی لە لێوی خۆیدا بوو بەهۆیەوە ڕوخساری ئاوسا بوو و تووشی ڤایرۆس بوو لە ڕوخساریدا. من ئێستا لە ماڵی ئەو کچۆڵەیە دەمەوێت لەگەڵ باوکی قسە بکەم بۆ ئەوەی کە بە تەواوی ڕاستی و دروستی بابەتەکە بزانم. کاک ئەمیر سڵاوت لێبێ ئەگەر بیتە ئێرە سوپاست دەکەم ئەگەر پێم بڵێ ئەو یانی سیبەتان چۆن کڕی کچەکەت بۆچی وای لێها دکتۆرەکان چیان وتووە؟ ئەو مندارم تو بە ئەو دوکانەی یانی سیبەکی کڕێ بوو ئەو یانی سیبەکەیە ئەو سۆراوی تێدا دەبیت کە دێتەوە لە ڕێگای لە خۆی دەدات تەبحەن مندارە و نازانیتن لە خۆیدایە کە شەوێ لەسەر نووسووە سبەینێکە هەستا دەموچاوی زۆر ئەستور بوو چاوەکانی قەپات بوو ئیدی ئەمیش هەستان بردمە لای دکتۆر سێ دکتۆرم پێکردێت تاکو ئێستاکانە ئەلحەمدولیلا لەگەر عیلاجەکان و باش بووە بەڵام هێشتا ماشتی پێویستی بە دکتۆرە دووبارە. باشە دکتۆرەکان نیان تۆ کارەکەی چی بووە ئەو سوراوە بۆچی وای لە کچەکەت کردووە و تا ئێستا ئەو دەرمانانی کە بەکارت هێناوە ئایا دەرزی بوو یان هەرچی دەرمانی دەرمانەکان دەرزیمان بەکارهینەوە ئەم شڕوبیان دایتێ بەڵام ئەوە ژەهراویە خۆی دکتۆرەکە گوتی ئەوە نابی لۆ منداران بە هیچ شێوەیەک بەکار بێت بەڵام ئەو شەریکانێک کە ئەو شتە دەفرۆشیتن لازم نییە ئەوەی لە ناو دابنێت لۆ ئەو مندارە نازانیتن دەستە دوکانێکە دەکڕیتن ئەوەی تێدا بەڵام ئەگە بچوبە ناو هەناوی ژەهراوی دەبوو تەواو دەبە داخیل بکرێتن ئەوجا ئیدی خوا دەزانێت چی بەسەر دەهات.